ئەم کاتتان باش گەرمیان بە گشتی هەروەک چۆن لە مێنەتیەکان و لە ئەنفالدا پشکی شێری بەرکەوتووە لەو پیاوانەی کە لە بزوتنەوەی سیاسی و ڕزگاری خوازی کووردا ڕۆڵی کاریگەریان هەبووە بە هەمان شێوە پشکی شێری بەرکەوتووە. میوانی ئەم ئەڵلقەیی بەرنامی بە ڕاشکاوی یەکێک لەو پیاوانەیە کە لە سەردەمی شۆڕشدا بەکاری سەربازی و لە دوای ڕاپەڕینیشەوە بەکاری سیاسی ڕۆڵی کاریگەری لە نەوەیەکێتی نیشتمانی کوردستاندا هەبووە. محمود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان بەخێر بێت بۆ ستۆری بە ڕاشکاوی. کاک محمود لە ئەدای یەکێتیەوە دەست پێەکەین لە ناوچەی گەرمیان. ئەمانوێ پێمان بڵێت لە ئێستادا نفوزی یەکێتی لە ناوچەی گەرمیان چۆنە، ئەدای یەکێتی لەو ناوچەیە لە چ ئاستێکدایە؟ دیارە ناوچەی گەرمیان ناوچەی سەوز بووە بە درێژایی مێژووی شۆڕشی نوێ و ئەگەر سەری شاهیدەکانی بکەی سەری کەمەندامەکانی بکەی سەری وێرانکاریەکانی بکەی ناوچەی سەوز بووە و هەموو زۆربەی زۆری شەیدەکانی شەیدی یەکێتی نیشتمانی کوردستان. هەر بۆیە دائیمە لە هەموو شتەکانە پشکی شێری بەرکەوتووە لە نەکبەتەکانە، بەڵام زۆر جار هەبووە لە خزمەت گوزاریەکانە بۆ شێوەیە نەبووە. بەڵام ئیستا هەم وەکو حزب لە دوای جیابوونەوەی بزوتنەوەی گۆڕان کە خوتزانی بەشێک لە یەکێتی ڕۆژ لەگەڵ ئەو بزوتنەوەیە، لە دوای ئەوە وەزعی یەکێتی بەرەو باشیە ڕوا لە گەرمیان وە زۆر باش بووە. ئێستا مەبەست لەو باشیە لە ڕووی نفوزەوە یا لە ڕووی چۆنێتیەوە؟ لە ڕووی نفوزەوە باشە، لە ڕووی چۆنێتیشەوە باش، و لە ڕووی خزمەت گوزاریشەوە. شاری کەلار ناوەندی گەرمیانە. ئەگەر تەماشایی شاری کەلار بکەی ئێستاکە منافەسەی سلێمانی و منافەسەی هەولێرەکە لە ئاوادانکردنەوە و لە خزمەت گوزاریە. بەڵام وێرانکاریەکان ئەوەندە گەورەیە، وێرانکاریەکان لە ناوچەکە ئەوەندە گەورەیە پێم وانییە بە چەند ساڵێکی تریش بتوانین بە باشی ناوچەکە هەم ئاوادانکەینەوە و هەم خزمەتی خەڵک بە تەواوی بکەین. لەبەر خۆتە زانیمە دیهاتمان نەماوە و کە دیهاتمان نەماوە ئیستاکە جارێتی سەرچاوی اقتصادی نەماوە لە دەکانە تا خەڵک بۆی بگەڕێتەوە. کاتی خۆی خەڵک بە مەرداری و بە کۆمەڵێشتەوە خەریک بوو و بەداخەوە ئەو چەند ساڵی کەم بارانیش ئەویش هەر زەربەیەکی تری. باشە کاک محمود، بەست لەوە کرد کە لە دوای جیابوونەوەی بزوتنەوەی گۆڕانەوە کاری خزمەت گوزاری لە ناوچەکە کراوە و نفوزی یەکێتی بەرەو باش بوون ڕۆشتووە. مەبەستت لەوە لە چییە؟ ینی ئەوانی کە لە ناو بزوتنەوەی گۆڕاندا بوون لە ناوچەی گەرمیان ڕێگر بوون لەوەی کە خزمەت گوزاری بکرێت؟ من ناڵێم لە دوای ئەوە، بەڵام لە دوایەوە گەشەی کردووە، لە پێش ئەویشەوە هەبووە، بەڵام بە پێی اقتصادی ئەو سەردەما، بە پێی ئەو پارانەی کە ئەو سەردەما هەبووە خزمەت کراوە. خزمەت کراوە، بەڵام لە دوای جیابوونەوەی بزوتنەوەی گۆڕانەوە و هەنێک گۆڕانکاری لە حکوومەت لە گەرمیان گەشەیەکی باشتری کردووە. گەشەیەکی باشتری کردووە. ئێستاکە گەرمیان ئاوادانێکی باشی تایە و بودجەیەکی باشی بۆ سەرفکراوە و ئەگەر تەماشای شاری کەلار و دەوروبەری بکەی هەتا کفریش ینی کفری ڕەنگە کەمتری بۆ کرابێ لە کەلار، بەڵام بەعام هەمووی باشە ماوێتی باشتری بکەی و خزمەت گوزاریش بەردەوامە و ئەو هەواڵانەیش کە ئیساکە لە حکوومەتن بە باشی کەوتنەتە ئیش و ئیشی باشەکەن لە گەرمیان. کاک محمود، ئەگەر ئەدای یەکێتی یان ئەدای حکوومەت لە ئێستاە لە گەرمیان بۆ شێوەیە بێت، پێشتر ئەو لەمپەرانە چی بوون کە حکوومەت خزمەت گوزاری پێشکەش ناکرد؟ وەڵا حکوومەت ڕەنگە خزمەت گەرمیان بەشێک بووە لە سلێمانی. وەزانی خزمەت گوزاریەکان دایمە لە شار گەورەکان و دەست پێ کردو بە شارە بچووکان تا ئەو کاتەی کە ئیدارێکی بۆ دروست بۆ حسەی گەرمیان جاکراوەتەوە ڕەنگە تاکو ئیستەیش بە تەواوی لە 120 بودجەی سلێمانی و منتیقەی هی گەرمیانە ڕەنگە تازە وای لێ هات بێ ئەو بودجەیە لە 120ەکە چوو بێتە گەرمیان و خزمەتی باشتریش کرابێەوە. تەنیا ئەو بودجەیە ناتوانێت ژیانی خەڵک باش بکە، بەڵکو ئیسا لە گەرمیان وەزعی اقتصادی خەڵک باش بۆ بۆنەی ئەو منفەزە حدودیانەوە کە هەیە، بڵێن منفەزی حدودی خانەقین هەیە، منزەریە منفەزی حدودی پەرێزخان هەیە. ئەوانە دەوری زۆر هەبووە لە بەرزکردنەوەی اقتصادی خەڵک لە گەرمیان. بۆ نمونە لە مەرزی پەرێزخان ڕۆژانە 700 بۆ 800 سیارەی سەداخڵە بێ، هەموو ئەو سیارانە کە ئەڕۆن و دێن کاڵایان پێیە
و سیاری خەڵکی ئیسفادەی لێکا کرێکاری ئیسفادەی لێکا حکوومەتی ئیسفادەی لێکا هەمووی ئیسفادەی لێکن لەبەرەوە وەزعی گەرمیان زۆر باشە یانی تا بۆ نمونە لە کەلارە یەک پارچە ئەرز خراوەتە مزایدەوە 200 متر 325 ملیۆن دیناری کردووە ئەوە دلیل لەوەیە کە وەزعی اقتصادی خەڵک باشە بۆیە ئەوەندەکە بۆیە لەو شارە ئەرز ئەوەندە بەقیمەتە بۆیە خانوو ئەوەندە بەقیمەتە لەو شارە کاک محمود بەپێی ئەو زانیاریانی دەستمن کەوتووە لە سەرەتاوە کە تۆ بوویتە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی ئەڵێن بەشداریت لە کۆبوونەوەکان نەکردەوە هۆکاری ئەمە چییە؟ من هیچ کۆبوونەوەیەک نییە بەشداریم نەکردووی کۆبوونەوەی مەکتەبی سیاسی هەموو کۆبوونەکانی مەکتەبی سیاسی بەشداریم کردووە و یەک کۆبوونەوەیەک نییە مەکەر سوتفە لە جێگایەکی دوور بم ئەگینا هەموو کۆبوونەکان بەشداریم کردووە وانیەوە باشە لە دوای ئەو گرژ و ئاڵۆزیانی کە لە کەلارە دروست بوو قسە و باسێکی زۆر لێرە و لەوێ دروست بوو کە گوایە محمود سەنگاوی کەسێکی زۆر تونڕەوە هێزی بەکارهێناوە ئەمە لێو پرسم لە ناوچەی گەرمیانە کێ توانای جوڵاندنی هێزی سەربازی هەیە دیارە لە ناوچەی گەرمیانە ئەو کە سەلاحیەتان داوەتە من ئەگەر هێزی سەربازی نەک بۆ بەرامبەر خەڵک بەکاربێنم هێزی سەربازی من خۆتان لە هەڕەشەکانی منیشا بینیوتانە هێزی سەربازی بەرامبەر ئەلقاعیدا بەرامبەر عەرەبی تونڕۆ بەرامبەر ئەو کەسانی کە غەدر لە کوور دەکەن بەرامبەر ئەوانە من هێزمە کارهێناوە بەڵام لە گەرمیانیشا خۆپیشاندانیش بووە خۆتانزان خۆپیشاندانی یاسای خۆی هەیە ئەبێ ئەو کەسانە خۆپیشاندان بکەن داوا لە قایم قام بکەن داوا لە بەڕێوەبەری ئیداری گەرمیان بکەن بڵێن ئێمە خۆپیشاندانەکەین داواکانمان ئەوەیە و حکوومەتیش جێگەی بۆ دیارریەکە ئەمن و ئاسایشە پارێزێ بۆی خۆپیشاندان بکەن خۆپیشاندانی چەند خۆپیشاندانێک کراوە بەڵام ڕێژەکە نەگەیشتووەتە ئاستێکە بۆ نمونەی سەکە کەلار و منتیقی گەرمیان 210,000 کەس تیاژی باشە لە 210,000 کەس ئەگەر 500 کەس بێتە سەرجادە لە سەدا چەندێکە ئەکا سفر و ئەوسا ئەوەندە ئەوە ناکاتە هین ئەوە ناکاتە شەقام ئەوە حیزبەکان هاتوونە سەرجادە ڕۆژ یەکەم بۆ خۆیان خۆپیشاندانی خۆیان کردووە قسەی خۆیان کردووە جنێوی خۆیان داوە بە هەرچی سەرکردەی کوردیە کەس قسەی نەکردووە بەڵام لە ئاخر هینا پەلەماری لقی بیسوەیەکی پارتیان داوە لقی بیسوەک نەهێزی هەیە لقی بیسوەک نەدەسەڵاتی هەیە لێ لقی بیسوەک نە حکوومەتی بەدەسە لێ یعنی کە پەلەماری لقی بیسوەک دراوە غەدر بووە لە دەسەڵاتی یەکێتی هەرچەندی ئەمە لەگەڵ تەقەکردن نین لە بەرۆتۆ نابێ هێزت هەیە هێزی چالاکی مەدەنیت هەیە هێزی ترت هەیە بەرامبەری بەکاری بێنە پۆلیست هەیە بەکاری بێنە بەڵام بەهەرحاڵ ڕۆژی یەکەم بوو لە ناکاو کەس تەوەقع ئەوەی ناکرد پەلەماری لقی 22 درا بەداخەوە دوو کەس شەهید بوون یەکیان برادێکی پارتی بوو ئەوی تریشان کوڕی پیاوێک بوو خەڵکی گەرمیان ڕەنگە لایەنی ئیسلامی بووە پیاوەکە بەڵام بەسەر ئەوەیشەوە هەرکەس لایەنێک بێ هین ئەوە نییە بیکوژی بەڵام ئەوان پەلاماری لقیاندا چوونە ناولقەوە و تەنیا ئەوە دەرگاکانیان لە خۆیان داخستەوە لەو کاتا تەقەبوو بەڵێ پرسیارەکە ئەوە بوو لە گەرمیان چی ئەتوانێت هێزی سەربازی بسوڵێنێت من تۆ بەسیفەتی فەرماندەی بەڵام ئەو کاتانەی کە سەلاحیەت مەدەنی من ئەو کاتانە بە ئەمری وەزیری پێشمەرگە بە ئەمری سەرۆکی هەرێم دەساتم هەبووە هێزە سەربازەکان بۆ هەر ڕووداوێک کە لە خوارەوە بیژوڵێن وەکو چی ئەو مافیاندا بوو بە تۆ کە هێزی سەربازی بژوڵێنیت بەخوێەوەی من پێش ئەوەی بەماندامی سەرکردایەتی یەکەتی فەرماندەی گشتی هێزی پێشمەرگە یەکەتی بووم جێگری مامجلال بووم بۆ هێزی پێشمەرگە و ئیستەیش من هێزی پێشمەرگە هەم بە فەرماندەکانیەوە هەم بە سەربازەکانی و بە قسەمەکەن هەر بە حکومی ئەوە خۆشم لە ناوچەکە و تەجروبەیەکی دوور درێژم هەیە لە کاری سەربازیە باشە کاک محموود بە ئێمە ڕاشکاوانە هەڵەسە لەسەر ئەو خاڵە بکەین ئەگەر ئێمە بمانەوە دەوڵەتێکی دامەزراوەی دروست بکەین ینی ئەوە کافیە بۆی کە تۆ ئەزمونێکی سەربازیت هەیە وەزیری پێشمەرگە یا سەرۆکی هەرێم بێت ئەو مافە بابەت و هێزی سەربازی بژۆڵێنیت لە کاتێکدا تۆ لەوێ پۆستێکی حیزبیت هەیە لەبەرەوە ئەوان سەلاحەتی خۆیانەکە و دەساتە بدەنیان سەرۆکی هەرێم سەلاحەتی خۆیەتی وە من تاکو ئیستەکە لە لیژنەی باڵای هێزی پێشمەرگەم ئەوانەی کە هێزەکە یەکە خەنەوە تاکوی سەکرد لە لیژنەی باڵام بەڵێ بۆ یەکەسۆ مەبەست ئەوە بوو
ئایا ئەمە جۆرێک لە تێکەڵکردن نییە لە نێوان ئەدای حیزبی و ئەدای حکوومەتە یانی وەزیری پێشمەرگە خۆی نەیەتوانی بێتە ناوچەکە هێزی پێشمەرگە خۆی لێیە بەڵام بۆ فەرماندەی هەموو هێزەکە هەم بە پارتی و بە یەکێتیەوە من دەساتی جۆڵانی هەبووە بەڵێ سەرۆکی هەرێم سەلاحەتی خۆیەتی یان وەزیری پێشمەرگە سەلاحەتی خۆیەتی بڵێ لە ناوچەی گەرمیان هێزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەو ناوچانن بە تایبەتی هێزی پێشمەرگە پۆلیس و ئانەنە لە بەرۆ ئەنە پۆلیس و ئاسایش پەیوەندی بە منەوە نەبووە ئەتوانی لە حاڵەتی ڕووداوە بیجوڵین باشە ئەوترێت مۆڵەتدان بە خۆپشاندان لە ناوچەی گەرمیان لەو کاتەیە لە بری ئەوەی بەدەست قایمقام بێ بەدەست تۆ بووە مەتاشان ڕاستە باکسەوە خۆشانەوە هێزە سیاسەکان لێ بوون قایمقام نەپرسی بە من کردووە بەڕێوەبەری ئیداری گەرمیان نەپرسی بە من کردو خۆیان مناقەشیان کردووە لەگەڵ هێزە سیاسەکان و قەراریان داوە مۆڵەتیانە دەنیان نایاندنی مۆڵەتیشان داونێ خۆزانین لەناو کەلارە بۆ جاری دووەمیش کە هاتن مۆڵەتیان دانێ جێگەیشیان بۆ دیاریکردن ئەوانی ئیلتیزاماتی تەواویان بوو بە مۆڵەتەکەوە ڕاستە جنێویاندا و کۆمەڵێشت کرا و لەناو خۆیانە بوو بە شەڕیان لەبەرەوە ئەوان وعدی زۆریاندا بوو خەڵک بێ بەڵام خەڵک کەم هات لەناو خۆیانە کێشیان بۆ دروست بگینە لەگەڵ ئێمە کێشیان نەبوو مەبەست لە کێ لەناو خۆیانە کێشیان بۆ هەر لەناو خۆیانە و خۆتەزانی جاری یەکەم یەکەم یەکگرتووی ئیسلامی نوێژی کردەوانی کۆمەڵ نەچوونە پشت مەلاکەی ئەوە مەلاکەی ئەوانەوە ئەم جارە کۆمەڵ نوێژی کردەوانی یەکگرتوو نەچوونە پشتی ئەوانە نوێژ بکەن دا بدوو جەماعەت نوێژان کرد یعنی دوو جارێ کۆمەڵ و یەکگرتوو هەر باشترە بەڵام لەگەڵ گۆڕان ڕەنگە پارچیان بێک نەکە یا لەبەرەوە ئەوانەیش کە شەڕیان کرد بەڕاستی لایەنە ئیسلامیەکان نەبوون هەر ئەوانەی گۆڕان بوون لە ناو خۆیانە کێشیان نەبوو باشە ئەوەی کە تۆ باسێکیت پێم وایە ئەو حاڵەتەیە کە هێرش کرایە سەر چەند پەرلەمانتارێک یارە پەرلەمانتار ئەگەر حرمەتی خۆی بگرێن ناچێتە ناو خەڵکۆ تا لێ بن ئاخە بەس پەرلەمانتار نوێنەری خەڵکە ینی ئەو بەدەنگی ئەو خەڵکە چۆ بۆ ئەزانم بەڵام ئەبێت تۆ ئەبێ حرمەتی خۆی بگرێن نێت جێگای مناڵ لێ بە بەڵێ تۆ بەس ئەوەی چەند پەرلەمانتارە پەرلەمانتارە حەقی خۆیەتی دیفاع لە خەڵک پەرلەمان هەیە پەرلەمانێک هەیە لێ دیفاع لە خۆی بکە ئەبێ بچێ شەڕ بکە لە هینە شەڕەبەر بکە پەرلەمانتار شەڕبەر بکە بەڵام پەرلەمانتار حەقی خۆیەتی لە پەرلەمانی ئەو وڵاتە لە پەرلەمانی هەرێمی کوردستان بڕوا دیفاع لەو خەڵکە بکە دیفاع لە حەقی و خەڵکە بکە بەڵام نەگەوەی بێ ئەو شەڕەبەر بکە بەڵام ئەوەی کە ئەیبینین لە گرتە ڤیددیۆیەکان لە ئەو وێنانی کە دەست کەوتون ئەو پەرلەمانتارانە بە پێچەوانەوە ینی لە حاڵەتێکا هێرشەکرێتە سەرانکەوان وەستاون بە بێدەنگی و ئاسایی کە هێرشیان کردو سەریان لە گەرمیان کۆمەڵێک هەیە پێیان دەڵێن جلڕەشەکان یان سەگخۆرەکان ئەوانیان لە دەوری خۆیان کۆ کرد بووە ئەوانە کۆمەڵی خەڵکن سەرسەرین سەگ سرە بڕن ئەمە ئاشتی بێ هینەکەن بێ لە زەتەکەن هەر ئەوانە بوون پەلەماری خۆیان دەولیان بەس کاک محمود ئەگەر ئێمە بەگریمان وای دابنین ئەوان ئەو تاقمن کە پیانەوترێت ئەو گروپی کە پیانەوترێت جلڕەشەکان بەڵام ینی لەو ماوە زۆرە ئاسایشی گەرمیان کاری چی بووە کە نێتوانانی بێ ئەم گروپە دەستگیر بیان لەو حاڵەتی کە هێرش کرایە سەر ئەو پەرلەمانتارانە بۆ ئەو کەسانە دەستگیر نەکران ئێمە ئەو کاتانە خۆ هێزیان لە دەور بوو و هەموو ڕایان کرد و قاچاق بوون لە وەکووە موکەسێ تاکوی سەیریان هەیە قاچاق بەڵێ دیمەنێکی ڤیددیۆیی هەیە کە هی ئەو کاتەیە پیشانمان ئاياتەوانێ ئەو کەسانی کە هێرشەکەنە سەر پەرلەمانتارەکان بە تەنیشت ئۆتۆمبیلەکانی ئاسایی شارڕاکەن جەخۆ ئەگەر ڕاکەن ئەگەر بەدەست دەست پێی نەگا بیگری تەخەی لێ بکەی بیکوژی ئەوش هەر ناکاتە تاوان بڵێ بە تەکشی دوایە بەڵام نابێت تەخیان لێ بکەن بێ هەوڵی گرتنیان بن بڵێ ڕەنگە دوو کەس بووێ سێ کەس بوێ نەگیرا بێتن ڕایان کرد بێ ئەوانەی ئەوانیش کە بۆ نمونە ڕۆژێک لە بازار ڕنازەم دوکانی خەڵکیان سووتان پۆلیس کەوتە سەریان شپەرزە بوون هاتە ناو مەڵبەندەوە ئەوانەی کە خۆ پیشاندانیان نەکرد هاتن لە ناو مەڵبەندەوە ڕابوو هینەکان حیمایەکانی خەریک و ڕێگان لێ بوون کاکڕەکانی بوو لێت بارڕاکەن بەڵێ ینی مەبەستم ئەوەیە کە ئایا ئاسایشی گەرمیان بۆ لێکۆڵینەوەی لەو ڕووداوە نەکرد ئەو کەسانە دەستگیر بکات تا ئەم دەنگۆ و پرۆپاگەندەیە دروست نەبێت کە گوای ئەوانە دروست بۆ خۆتزانی لیژنەیەک دروست بۆ بۆ لێکۆڵینە لەو کێشانە و لێکۆڵینەوەیشان کردو و خەڵکی گیراوە و خەڵکی سجنە لەسەر ئەو لێدانی پەرلەمانتارەکان بەڵام ئەوان بەردەوام تا ئەم ساتش ئێوە تاوانبارەکەن بەوەی کە ئەوە کاکە من حەزەکەم زانی باسە عینەک گوێی لە دەنگم بێ 5,000 دلاری داواتە پیاوێکی سەرسەری ئاسایشە بکوژی لە محکمەی دەچمە ڕووی 5,000 دلار ئەوە پەرلەمانتارە بەڵێ
ینی بەڵگەتان هەیە بەڵێ کابرا دێنم بۆی حەزەکەی دێنم لەم ستودیۆ باخست بۆ بکە ئەوەی کە 5,000 دلارێکی دراوت دا من هەوڵمدا لەبەرەوە کێشەی ئاشاری لێ دروست نەبێ خاوەنی کوڕەکە نەزانێ بەڵام دوێنێ تەلەفۆنی بۆ کردم سەرم خاوەنی کوڕەکەش زانیوێتی باشە کاک مەحموود ئێوە هیچ بەڵگەتان بەدەستەوە بوو کە ئەو کەسانی هێرشان کە لەسەر پەرلەمانتارەکان سەر بە بزوتنەوەی گۆڕان بن ینی سەر بە خۆیان بن وەکتری لەناو خۆیان بۆ بە شەڕیان جاری یەکەم لە مححمودی شەغوابیاندا هەر جەماعەتی خۆیان مححمود مەسوولی هەمویان بوو کادرێکە پیاوەکە خەرجی کولی قانونیش جاری دووەم هەر جەماعەتەکانی خۆیان لەبەرەوە ئێمە بە هیچ شێوەیەک ئەگەر هین مام کردای بەهێزی سەربازی لێمانەدان بۆ لێدی کابرا هاتووە ئازادە قسەی خۆیەکە ڕای خۆی دەرە بڕێ ئازادە بۆ لێدی ئێمە بە هیچ شێوەیەک نە ئاگامان لێە نە پەیوەندی بە ئێمە هۆی پەیوەندی بە خۆیان باش هەلو بابەتە ئەوەستین ئەو کاتی کە لقی پارتی لە کەلار تەقی لە خەڵک کرد دوو کەس شەهید بوون وەک خۆت باسێکیت ئێوە هیچ لژنێکی لە کۆڵینەوەتان پێکهێنا بۆی تەقەکەرەکان دروست بوو بدرێن بەدادگا لژنەی حکومەت دروست بووە پەیوەندی بە ئێمە نییە بەڵێ لژنەی حکومەت ئەوەندەی تو ئاگادار بیت وەکو کەسایەتێکی ناوچەکە وەکو کەسێک کە دەسەڵاتت بەدەستە لەو ناوچەیە ئەو لژنەیە گەیشتە چ ئەنجامێک بۆ تەقەکردنە لە خەڵک وەڵی لیژنەکە وازانم کۆمەڵی ئەنجامی داوەتە دەسۆداوێتە دەست دادگا بەڵام خۆتەزانی ئەو کەسانەی کە پیاویان کوشتووە تاوانبارن ئەو کەسانی خەڵکیان ناردووە خەڵکەوانی تاوانبارن ئەیخۆ هەر یەکلایەنە نییە ئەوە ئینسانە کوژراوە لە ڕۆژی یەکەمیشە هین داواکاری گشتی هاتووە ئەو هینانی تەزیل کردووە داواکاری گشتی لە گەرمیان هاتووە ئەوانەی تەزیل کردو هەم کوژراوە هەم لێدان هەموو شتێکی تەزیل کردووە تەزیل کردووە داوێتە حکوومەت ئەمێ زۆر ڕاشکاوانە وەڵامم بێتەوە مححمود سەنگاوی خۆی لەگەڵ ئەوەیە کە ئەوانی لە لقی پارتیوە تەقیان لەو خەڵکە کرد بڕێنە دادگا من لەگەڵ ئەوام هەرتو لا بدرێتە دادگا هەم ئەوەی لەبەرەوەی کوشتنی ئینسان ڕۆشتێکی کەم نییە لەگەڵ ئەوام هەرتو لا بدرێتە دادگا هەم ئەوەی کە خەڵکەی کوشتۆ بدرێتە دادگا ئەگەر کوڕی منیشە هەم ئەو کەسانەیش کە تەژعی خەڵکیان کردووە بچنە سەر لقی پارتی بۆ بچنە سەری بۆ بچنە سەری هەتا تەقی شاگرە لە لقی پارتی خۆ چەکداریشە بوو تەقی کردووە لە لقی پارتی ینی هەر یەک لایەنە تەقە نەبوو ینی بە چەک تەقە لە لقی پارتی کراوە بەڵێ کاک مححمود لە سلێمانیش هەر باسی ئەوە کراکە ئەمانە بە دەست نێراونەتە سەر لقی چوار و هێرشان کردو دەسەر لقی چوار لە گرمیان باسی هەمان شتەکرێ ینی نازانم هیچ بەڵگەیەک لەو لە ئارایە هەیە بۆی کە بیس هەلمێنێت کە فعلەن ئەمانە بە دەست ڕەوانەکراونە دەسەر لقەکانی پارتی لەو ناوچەیە کاکە خۆتەوەکو چۆنەڵی کردەی ڤیددیۆیی هەیە لە هەموو شتێکە کردەی ڤیددیۆیی هەیە ئەو وڵاتە خاڵی نییە هەم ڕەنگە لەناو ئەوانەیشە ئەنواع خەڵکە بێ ئێمەش ئاگامان لێ بێ ئەوانش ئاگیان لێ ئێمە بێ چۆن نیە هەموو جگای بەڵگە بەدەستەوەی باشە کاک مححمود لە دیدارێکی تەلەڤیزیۆنیە تۆ باسی ئەنجومەنی پارێزگای دیالایەکەیت ئەڵی لە سەیان نەوەدی تیرۆریستە مەبەستت لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای دیالەیە ئێستاش لەسەر بۆ چوونەتی بەڵێ لەسەرەوە بۆ چوونەوە میزێر با گویان لێبێ ئەگەر تیرۆریست نین حیزامی ناسف ئەبرێتە ژووری کۆبوونەوە بە ژووری کۆبوونەوەی ئەنجومەنەکە لە ژووری کۆبوونەوەی ئەنجومەنەکە دوو پشتێنی تەقینەوەیان گرت لە ناو حەوشەکە سیارەی تەقیەوە ئەنواع وەشکاڵینیانێەوە من ئەنواع خەڵکیان لێ ناسم سەر بە گرۆپە تیرۆریستەکان و بەڵام بەوە تا خەڵک دەنگی داونی و هاتووە ینی ئیجراعاتیان لەگەڵان ناکرێت هێزێک لە بەغداوە هات هێزێکی مالیکی دا بەزیێ ناو ئەنجومەنەکە کۆمەڵێکیان لە ناو ئەنجومەنەکە گرت و بردی هەر لەبەر هەمان هۆ بوو هەر لەبەر هەمان وێت کاک مححمود هەر لە میانەی ئەو گرژی و ئاڵۆزیانی کە لە ناوچەی گەرمیان و بە تایبەت لە کەلارە هەڕوویە باسی ئەوە کراتۆ بۆ تاوانبار کرای گوایە وتوتە بە هێزە سەربازی و ئەمنیەکانی وتووە هەر ڕۆژنامە نووسێکتان بینی بیدەنە بەر شەق و کامێراکەشی بشکێنن ئەمە تا چۆن ڕاست ئەگەر وتبێتم خوا قابلە کامیرایە نەبێ لواتە زیریکە با ئەگەر وتومە بابی خەنەوە تۆ لەگەڵ ڕۆژنامە نووسانی ئەو ناوچەیە نێوانە چۆنە ئەلاقم زۆر خۆشە ئەلاقم زۆر خۆشە زۆری ئازادیە دەمە ڕۆژنامە نووس بە خۆی گشتی خۆی جنیەوەم پێ بدا باشیان شتەکە بڵێ بچێ بۆ خۆی بە ئازادی شتی خۆی تەزیلکە بڵێ دەربارەی ئەو ڕووداوی کە بەرامبەر ڕادیۆی دەنگ لە کەلار ڕوویە خڵوێستی تۆ چی بوو
ئێمە تەمان پێمانەوە بوو بەرامبەر ئێمە کراوە وەمان ئەو کاتەی ژوتم پێم وا بوو لە ناو ئەو ڕادیۆ خەڵکە بوو ئەوە بکە بەڵێ خەڵکە بووگە لە بەرەوە ئێمە زەرمەکە ئێمە ڕادەکەمان کردی و ئەو ساکە بڵێ ئەگەر ڕوبع کیلوەیەک بێ ئیسا کردو 1 کیلوێ بەڵێ ئەگەر دژی بین وا گەورەیەکەین بەڵێ لەبەرەوە ڕادیۆیەکە بۆ خۆی قسەی خۆیەکە خراپیش نین ها کۆمەڵی خەڵکی باشن حەقی خۆشێتی چی ڕووەدا بڵای کاتەوە بەڵێ بەڵێ زۆر باشە کاک محمود تۆ لە چاپێکەوتنێکە بەدەق ئەڵیت پەکەکە بەڵایەکە خۆ بۆ کوردی ناردووە بڵێ مەبەست لەم قسەیە چییە ئەمە دەنگۆیکی زۆری دروست کرد ئەزانی بەڵاکە چییە خۆی پەکەکە هێزێکە لە ناو خاکی ئێمای بەڵێ ئەم هێزە لە ناو خاکی ئێمەوە چێ پەلاماری تورکیادا بەڵێ تورکیا ئەڵێ وەرە لەگەڵ ما ئەم هێزە لابین بەڵێ ئێمە ئاڵین تۆ بارانمان مەکە ئەوڵێ و هێزە لا بە تۆ باران ناکەین بەڵێ ئەچتە سەریەوە خیانەتە خیانەتی نەتەوەیە بەڵێ. کوردن و هین ئەوڵات بەڵێ ناچتە سەری بەڵاکەت بۆ یێن ئیچی لەکەی بەڵایەوە خوا دروستی کردو چارێشمان نیە من لە ناخەوە خۆشمێن خۆ هێزێکن دژیان نیم شەڕشم کردوون ینی تۆزانی شەڕی زۆری پەکەم کردو بەڵام بەخوا پێم ناخۆشە و هێزێکی تێکۆ شەر تەماشایانەکەم بۆ وڵاتی خۆی پەیوەندی بەم نییە بەڵێ باش ئەو کاتێک کە شەڕێکردن پێتوانە بووکەوە خیانەتی نەتەوەی یاگە تۆ بچی شەڕیان بکەی ئێستا تۆڵی ئەو کاتچینە سەریان خیانەتی نەتەوەیە ئەو کاتانە ئەوان بەرنمەیان هەبوو وردەوردە ناوچەکانە دەست ئێمە بچێنن بەڵێ کە ناوچەکانیان لە دەست ئێمە چەندە هەم ئێمە زەرمانە کرد وکو ئەم حکوومەتی ئەم هەرێمەوەکو ئەم حیزبە بەڵێ و هەم ئەوان زۆرتر چەند زۆرتر بەهاتنێنە ناو ناوچەکە ئەوە زیاتر خەتەری داگیرکردی کوردستانە کەوتە سەرمان بەڵێ تورکە هات ئێرانە هات بەڵێ ناچار بووین بۆ ئەوی کە گەیانمانە جێکەی خۆی وازمان لێن بەڵێ بەس کاک محمود یعنی تەنانەت کاتێک کە پەکەکەش لە ناسۆ سنوورەکانە نەبوون ئێران و تووشە بەردەوام هەر تۆبارانیان نەکرد ناقەت ناکرد ینی پێشتر لە سەتای ساڵانی نەوە کاکە و کاتی دیموکراتە بوو کۆمەڵە هەبوو بەڵێ ئەوان قانونە هیچ حکوومەتی ڕێگەنادا لە سنووری خاکەی خۆی هێزێکی سەربازی بڕوە بچێت ناو خاکی کەسێکی ترۆ سەربازەکەی کوژە و بێتە ئەم دیوشە بەڵێ ئێمە کاتی خۆی من پارتیزان بووم نەچوومەتە حدودی تورکیا نەچوومەتە حدودی ئێران لەم ناوچانەی خۆمان ماومەتەوە بە ساڵ و عێراقیش زۆر لەو دەوڵەتانە بەهێزتر بووە بەڵێ ئێمەژەڵین کاکە ئەگەر لە ناو خاکی ئێرانە کۆمەڵا یان دیموکرات شەڕە بکات ئێمە پەیوەندی بە ئێمە نیە بەڵام لێرە لە بارگاکانی ئێرەوە بڕوە لەوێ سەربازی ئێرانی کوژە ئێرانی دەما قبوڵ ناکە بەڵێ ئێران قبوڵ ناکە بەڵێ زۆر باشە کاک محمود لە چاپێکەوتنێکی ترە لەگەڵ ڕۆژنامەیە کاڵی لاوەکانی ئێمە دەیانەوێ هەموو بەیانیەک لە خەو هەڵسان پارە و کچی جوانیان بۆ بەری تەسلیمیان بکەیت بەبێ ئەوەی لە شوێنی جێگەکەیان دەرچوو بن من مەقسەدەوەیە ئەبێ لاوەکان دەوری زیاتریان هەبێ لە وڵاتایسە بەڵێ ئەبێ لایەنی تەمەڵی واز دەبێن بێنە مەدان و خزمەت بکەن بەڵێ بێنە مەدان وردەوردە ئێمەش کاتی خۆی لاو بین وکو ئەوان بەڵێ هاتینە مەدان سەردەمەکەەوە بوو چەکمان هەڵگرت لە شاخەکانی کوردستانە چەندین ساڵ تەمەنی خۆمانمان سرف کرد کە نان نەبوو بێ خۆین ئاومان نەبوو جلمان نەبوو جێگەی خەوتنمان نەبوو بۆ ئەوی میلەتەکەمان ئازاد بێ ئێستا میلەتەکەمان ئازاد لاوەکان ئەبێ باشتر بێنە مەدان و خزمەتی وڵاتە بکەن بەڵێ ئایا لە ڕووی سەربازی وەیە لە ڕووی سیاسی وەیە لە ڕووی ئیداری وەیە قەزەکەی من ئەوەیە لاوەکان ئەبێ دەوری زیاتریان هەبێ بەڵێ باشە بەڵام شوی ئەم دەورە زیاترە با بە لاوان یعنی سا لاوانیش حکوومەت تاوانبارەکەن بەوەی کە ئەو پارتە فەرمانڕەوایانی کە حکوومەتیان پێک هێناوە تاوانباریانەکەن بۆی کە بواریان نادەن کار بکەن باش ئەوانی کە ئێمە تاعینیانەکەین کێن ئەوە لاو نین بەڵێ بەڵام کاک ئەوانەی کە ئێمە ئەیانکەین لە دەوایرەکانی دەوڵەتە ئەیکەینە مدیر ئەیکەینە مدیر ئام ئەیکەینە ئەفسەر خۆر لە جگای ترۆ نەمانێنەوە هەر و لاوانن بەڵێ بەڵام کاک محمود ینی قسە لەسەر ئەواکرێکە ینی مەحسوبیت و منسوبیت مەسەلەی تەسکیە و حیزبایەتی و خزمایەتی گەیشتۆتە ئاسێکە بواری بۆ خەڵکە نەیەشتۆتەوە کە کەسی نەبێت لە دەسەڵاتە ئەم ڕۆژانە فۆرمەکانماندا بەش کردەوە پرسیمانێکێ چ حیزبێکە پرسیمانێکێ خزمی کێیە بەڵێ لیژنەی تواناسازیە نەتوە ناسێنە منە ناسێ ئەو کەسەی توانای هەبێت لە هەر لایەنێکی سیاسی بکەی فخۆیەتی خەڵکی وڵاتی تایدی بەڵێ کاک محمود من زانیاریەکەم بەردەست کەوتووە ئەمێ ڕاشکاوانە وەڵامی و پرسیارم بیتەوە ئەو زانیاری کە دەست من کەوتووە ئەوەیە ئەڵێن گوایە لەم
ماوە نزیکە ڕابردووە جەنابەت لە سەرپەرشتیاری مەڵبەندی یانزەی گەرمیان و سەرپەرشتیکردنی مەڵبەندەکانی گەرمیان لابراویت کاک عەدنان محەممەد قادر خراوەتە شوێنێت بەڵام وەڵامەکەت هەڵگرە بۆ دوایان ناوبڕە ناوبڕێکی کورت و ئەگەڕێنەوە لاتە